هەڵەیەکی بچووکی بەشێک لە پزیشکەکان ڕەنگە نەخۆش بە قوربانی مردن بکات و زۆر جاری واش هەبووە لە نووسینی چارەسەرەکاندا هەڵەکراوە و نەخۆشەکە مردووە بووە بە قوربانی. خۆشەویستان، لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە لەسەر نووسینی چارەسەر بۆ نەخۆش بە هەڵە قسە دەکەین و لە وڵاتیانی خۆشەویست دەپرسین ئایا ئەو پزیشکە بە ڕێزانەی کە بە هەڵە چارەسەر بۆ نەخۆشەکانیان دەنووسن هۆکارەکەی چییە؟ وە پرسیارێکی تریش دەکەین و دەپرسین لە نرخی دەرمان ڕازین؟ ئایا دەرمان لە ئێستادا هەموو نەخۆشێک دەتوانێت بەدەستی بێنێت و بەو پارەکەمەی کە هەیەی بیکڕێت؟ لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ وڵاتیانی خۆشەویست لە شەقامی پزیشکانی هەولێر. لەگەڵمان بن. پزیشک بێ و چەند ساڵ بخوێنێ و بتوانێت کولەی تەواو کردی بێ و مەماندبوونێکی بۆ دەبێ هەڵەیەکی وا بکات. هەوڵاتی داوای چ بکە من هەمکە داوا بکەم میدانەوە کەم چێ بە قسەی من دەکەوە هیچ کەسێک بە قسەی من. ئێستا لە کوردستانی خۆمان توجارەت بە ملەتی ئەکرێت توجارەت بە نەخۆشی ئەکرێت لێپرسینەوە نییە. زیاتر بە نەقس و زیاد دەنووسن کەلیمەکان لەوەی بەس جەماعەتی خۆیان لێ تێ بکەن. عنی ئەو دکتۆرەیە لە ئیستشاری لۆ نایر برێ کاکە وەر لە ئیستشاری سەردانم بکە لۆ دەرێ وەرە عیادەی. قسێکتان هەیە لەسەر ئەو بابەتە؟ هاتیمە دکتۆری برم لەمێژە ئێستاش کە هاتیمەوە دەمەوێت دکتۆرێکی وها ببینەوە کە بەدرم بیتن هەر ئەوەیە زیاد. دکتۆرەکەی چ بابەتێک بی بۆ نمونە ئیختصاسی چی بێ؟ ئەوەی باتینی. باشە. جاری وا هەیە پزیشکە بە ڕێزەکان ڕەنگە بەهۆی سەرقاڵیانەوە بێت عیلاج و چارەسەر بە هەڵە بۆ نەخۆشەکانیان دەنووسن و ئەم نەخۆشە تووشی چەندەها کێشە و جیرروگرفت دەبی و جاری وایە ئەندامێکی زەسەی لە دەست داوە. جەنابەت وەکو هاوڵاتیەک چ قسێک تێ لەسەر ئەو بابەتە؟ کاچی بەڕێسەوە خۆی دەمێنێتەوە سەر و دکتۆرە خۆی زەمیری خۆی ئەوە بەخۆی دەبی محاسبەی زەمیری خۆی بکەن نەکە ئەمە محاسبەی بکەن لەبەرەوەی ئەو کە دکتۆرە دائیم نەخۆشەکە جارێک دەستەکەنی و جارشکە ناچیتەوە ئەگەر بزانی ئەو دکتۆرە هەڵەیەکی دەکەیان هەر شتێکی دەکات. ڕەنگە بابەتەکە زۆر پەیوەندی بە زەمیرەوە نەبێت، ینی هەڵەیەکی پزیشکی ڕوو دەدات ڕەنگە پزیشکەکە ئەو کاتە سەرقاڵ بێ بە شتێکی دیکەوە چارەسەرێک بە هەڵە بۆ نەخۆشەکە دەنووسێت و نەخۆشەکە شوەری دەگرێت و تووشی گەورەترین جیرروگرفت دەبێت. دینەکە ئەو دکتۆرە لۆ بە هەڵە دەینووسی برم لەبەر چی هەنی بە هەڵە دەینووسی بە عەجەلەیە ئێگەری لە بەعەجەلە بێگە ناچتەشەوە هەنێ برێ وەڵای شتەشوە مامکە و دکتۆرە چەندیان لەکن هەریەکی دووسێت نەفەری لەکنە زیاتر لەکەنی ینی نارێم هەموو دکتۆرە کاوەچیەکەن هەیە زۆرکردنی قەرەبارەوە مسلمانەکان یەک و دوو نەفەر و سێ نەفەر هەرەوە. باشە جەنابەت وەکو هاوڵاتیەک قسێک تێ لەسەر ئەو پزیشکە بە ڕێزانەی کە چارەسەر بۆ نەخۆشەکانیان دەنووسن دەڵێن بڕۆ لەو سەیدەلیە بکڕە ئیلا لەو سەیدەلیە هەیە و لەسەر نرخی دەرمان لە ئێستادا چ قسێکت هەیە؟ وەڵڵاهی ئێستا برێم چێ ینی دەرمان بەعام گرانەوە یانێ بەعام گرانە و کەس دەزانی کە دەرمان گرانە لەوەش گرانتر بێ بزانم کەس تەحملیش ناکە و هەیە نەبوونە کابرا بەس ئەوەی کە هەبوون بێ ئەمە باسیەوەی ناکەن بەس ئەوانەیە کە نەبوون تەبعاً ئێش و ئازاری زۆرە و خاوەنی دەرمانخانەکان حسابی ئەویان نەکردووە کە خەڵک لە ئێستادا باری دارایی خراپە و سعری عیلاجەکانیان بین نەخوارەوە. بۆ خودای ئەوجەوە دەمێنێتە سەر حکوومەتیەوە حکوومەت دەبێ شتانە چارەسەر بکەن نەک بەمن و تو ناکرێەوە. باشادی هاوڵاتیان ئەگەر داوا بکەن بۆ نمونە کاکە دەرمان گرانە سعری ینی بەمو کەسێک ناکڕێ جاری وان نەخۆشی وا هەیە پێویستی بە دەرمانێکی زۆر هەیە ئەگەر هاوڵاتی خۆی داوا نەکات حکوومەت چۆن سعرەکە دادەبەزێت؟ هاوڵاتی داوای چ بکە من هەمکە داوا بکەم میدانەوە کەم چێ بە قسەی من دەکەوە هیچ کەسێک بە قسەی من یعنی هیچ شتێک ناخوا دەمێنێتە سەر حکوومەتیەوە. باشە بەڕێزت قسێک تێ لەسەر ئەو پزیشکانەی کە بۆ نمونە چارەسەرێک بۆ نەخۆشەکانیان دەنووسن سەیدەلیەکی دیاریکرا و دیاری دەکەن دەڵێن بڕۆ لەوێ بیکڕە ئایا هۆکارەکەی چییە؟ چوینە نەخۆشی لە برایەتی دکتۆرەکە هەیە ناوی ناینم لەوێندرە گران بوو ویستم بچم لە جێشکە بکڕم نەبوو لە گوتیان دەوی بچیوەکنەوەی ئەوە هەیەەوە. باش هۆکارەکەی چیەوە سەیدەلەکەی خۆیانە؟ نازانم هیچی خۆیتی بەس ئەوەی نازانم لۆ لە ئیلا لەوێندەرێ هەیە نازانم ئەمە چوین هەمان چارەسەرە لە شوێنی دیکە نییە وەڵڵە زۆر گەڕین لە برایەتی ناوی دکتۆرەکە ناین بەڵام هیچ دەرمانەکە چوینە چەند جیان گوتی وەڵڵام ئەوەی نازانین لا دەوی بسیەوە ئەو جەیەکە لێت کڕی بەکارهێنانی دەرمان بە هەڵا تەمەەن کاریگەرێکی خراپی هەیە
دەبێ بە دوای چارەسەری ئەو مەسلەی دابگەڕێ بۆی خەڵک بتوانێت کە چیری کە تووشی ئەو نەهامەتی و ناخۆشیانە نەبێت بەڕاستی چکە مەسلەی دەرمان شتێکی گرینگە لە بۆ ژیان هەموو ڕۆژێک لەوانەیە زۆربەی زۆرمان پێویستیمان پێی دەبێت نابێ ئەو مەجالە بدرێت کە ئایا دەرمانەکە ئەکسپایرە یاخۆ لە کۆمپانیاکە خەلەلێکی تێدایە کە دەیهێنێت باشتر وایە کە خەڵک ڕۆشنبیر بێ ڕۆشنبیرێکی تەندروستی بتوانێت کە شتی چاک و خراپ لێک جیا بکاتەوە و ڕقابەیەکی توندی شەبێت لەسەرەوە مەسەلەن بۆی دەرمانی خراپ نیەتە ناو سەیدەلیەکانەوە باشە نەبوونی ڕقابە و هۆشیاری خەڵک وا دەکات کە پزیشکەکان دەرمان بە هەڵە بۆ نەخۆشەکانیان بنووسن زۆر جار لەوانەیەوە هۆکار بێت زۆر جار لەوانەیەوە هۆکار بێت کە لێپرسینەوە نەبێ بەرامبەریان یان جۆرێکی کە ینی بەڕاستی خۆش نییە ینی کە ئەو شتانە دووبارە دەبێتەوە زۆر جارەوەمان بیستوە کە هەیە کوێر بووە هەیە تووشی کۆمەڵێک گرفت بووە بۆی ئەو کارەوە باشە هەڵەی پزیشک بۆ نمونە کە پزیشکە و هەڵەیە دەکات ئایا هۆکاری و هەڵەیە چییە بۆ هەڵەیە دەکات وڵات دەبێت لە پزیشکەکە پرسی بۆ دەبێ هەڵە بکە پزیشک بێ و چەند ساڵ بخوێنێ و بتوانێت کولەی تەواو کردی بێ و مەماندبوونێکی بۆ دەبێ هەڵەیەکی وا بکات دیارە ئەمە هەر لە بیداتەوە پەروەردەکەمان سەقەتە ینی چۆن دەبێت دکتۆر هەڵەیەکی وا بکات ئەوەیە دەبێت لێ پرسینەوە لەو مەسەلانە بکرێت زۆر جار ئێمە ڕەنگە بەشێکی زۆرمان پێویستیمان بە دکتۆر و بە چارەسەرەکانی بێت بەڵام جاری وایە دەچێت لای پزیشی بەڕێز پزیشک کە چارەسەرەکەت بۆ دەنووسێت دەڵێ بڕۆ لە فلانە دەرمانخانە لەوێ هەیە ئەوە بەڕاستی زۆر عیبە زۆر شتێکی ناشیرنە پێویستە ئەو دنخۆشە بۆ خۆی مخەیر بێن یختیاری خۆی هەبێت لە شوێنێک دەیکڕێیان نایکڕێت بەڵێ من بۆ خۆم شخصیان چووم بۆ لای دکتۆر توێتی لە فلان سەیدە لێ بڕۆ بکڕە ئاخر بۆ دەبێت ینی هەر لەوێ هەیە نابێت کەواتە دەبێت کۆبوونەوەیە کەبێ ینی دەمجێک هەبێت لە مەسەلەکەدا پەیوەندیە کەبێت ڕەبتێک هەبێت لە بین دکتۆر و سەیدەلێ نابێ ینی بەڕاستی جەنابەت ئەو ڕەبتە چی ینی دکتۆرەکە سەهمی هەیە لە دەرمانخانەکە یاخوتەری خۆیەتی دەبێت هەر ئەوە بێ ینی خۆیەتیان دەبێت سەهمێکی هەبێت دەنە بە بەلاژ ناڵە بڕە بۆ ئەو سەیدەلێ باشە لەو جۆرە حاڵەتانەدا نەخۆش تووشی حاڵەتی دەرونی نابێت ڕەنگە هەمان چارەسەر لە لای دەرمانخانەیەکی تر هەبێت بە نرخێکی هەرزانتریش بەڵام ناوێ بیکڕێ دەڵێ نەوەکو ئەوە باشتر بێت لەوە بێگومان وایە لەوانەیە دکتۆرەکە ئەو نەخۆشە بڵێ ئەگەر لەو سەیدەلێ نەکڕم ماناواکانی کە هەمویان هیچیان هیچ نین لەوانەیە واژ نەبێت لە شوێنی کە دەرمانەکە کوالیتی باشتریشی هەبێت بەڵام بێگومان نەخۆشەکە تووشی دڵە ڕاوچێ دەبێت لەو بارەیە پەیامە چییە بۆ ئەو پزیشکە بە ڕێزانەی کە نەخۆشەکانیان تووشی دڵە ڕاوچێ دەکەن لەسەر ئەو بابەتە ئایا با نەخۆش مخەیەر بکرێتن باشتر نییە لەوەی کە دەرمانخانەیەکی بۆ دیاری بکرێت وەڵی من ڕێی شخصی هۆمەوەیە نەخۆش بۆ خۆی مخەیەر بێت لە کوێ شت دەکڕیان ناکرێت ئەجار ئەو هینەش نەبێت لەسەر نەخۆش کە دەچێت ینی پێویستی بە زۆر شت نییە بەڵام بڕۆ ئەوم بۆ بکە شام بۆ بگرە ئەوم بۆ بکە بڕۆ ئەوە بکە ئەوە بکە چەند هێندێک زیادە مەسرە بە نەخۆش دەکەن ئەوە بەڕاستی بەتایبەتی لەو دروفۆلۆ خێرانی ئەو ڕۆکەتەی کەوتن بۆ نەخۆشەکان کارێکی زۆر ناخۆشە و کارێکی گرانە پێویستە چاویان لەوە بێ کە ئەو خەڵکە ماندووی ئەو خەڵکە هیلاکە جیرفانی نییە وەزی نالەبارە دەبێت بتوانن کە چۆن ئەو ویشانە بەڕێوە دەبن لەسەر نرخی دەرمان لە دەرمانخانەکان قسەیەکتێ ئایا هەموو نەخۆشیێک دەتوانێت دەرمانەکانی بۆ پارەیەکە هەیەی بیکڕێت نا زۆر جاروارە دەکەوێت دەرمان لە سەیدەلێک بۆ سەیدەلێکی فەرق دەکات نرخەکانیان وەکو یەک نییە ئەوەش بەڕاستی زۆر ناخۆشە من جاری وایە من لە ڕانیا بڵێن من خەڵکی ڕانیم لە ڕانیەوە هاتووە لێرە لە سەیدەلێ دەرمانم کڕیوە چوومەوە ئەوەی لای خۆم بای ئەگەر بای 100,000 بێ لەوێ بە 50,000 کڕیومە هەمان دەرمانیش هەمان دەرمانیش ئەوە ناخۆشە خۆی ئەمە پێشی هەموو شتێکی داوا لە خوا بکەین کە ئەو ئەمانە هەیە بەڵام دنیا ئەو شتانش بەچێ دەکرێت بە عەدالەتی ڕئیسەکان دەکرێت ئەگەر ڕئیس نەعەدالەت بوو هەموو ئێستا عالم تجارەتی بێکتر دەکات من لە 2005ەوە کوڕێکی خۆم عملیاتم کرد دکتۆر بە هەڵەشی عملیات کە گوتی سەرەتانە و سەرەتانیشی نەبوو عملیاتی قۆڵۆنی لۆ کرد ڕیوەکەی بڕی شکایەتیشم لێ کرد بەو حاڵی هیچی پێوە نەهات چونکە عملیاتی کرد بە هەڵە و شکایەتی شت لێ کرد تووشی هیچ شتەچی نەبوو یعنی لێپێچینەوەیان لێ نەکرد لێپێچینوان نەکرد هیچ چوومە لاشێ و دکتۆری شکایەتیشم لێ کرد دکتۆرەکە ناوی چەند دکتۆری ئێرە نەوێران خۆ دەبەڕاکرد گوتیەوە سەرەتانیشی نەبوو ئەو منداڵە چەند جار هەوڵیدا لە خۆ کوشتنی خۆی
لە 2005ەوە هەرچەندی مەحاولم کرد لەبار پرسەکان لە کار بەدەستەکانی هیچیان بەهانەمە نەهاتن ئاخری خوا بە ڕحمە چونکە پیاوی خێرخوازیش ماینە ئەگەر پیاوی خێرخواز نەمید لەو دنیاە ژیان ناشتە سەری ئاخری کابراکی خێرخاسوات بردێ ئوردون 21 شەو لە ئوردون ماینەوە دوو عملیاتی لۆکردن ئێستا منداڵەکە زۆر چاو الحەمدلله خوا خێری ئەو شخصەی بنووسی تێگەیشتی کە ئەو ئیشە چاکە دەکەن هەڵەیەکی دکتۆر وای کرد منداڵەکەی جەنابەت تووشی ینی بە قوربانی مردن بێت لە مردن گەڕاوە ئەو منداڵە لە مردن گەڕاوە کە بردمێن دەر دکتۆری ئوردون گوتی ئەسلەن ئەو عملیاتی هەنە دەویست ئەو عملیاتی هەنە دەویست تێگەیشتی بەڵام لە سایە فەضی ئەو خوای و خواخێری ئەو کابرای بنووسی کە دەوڵەمەند بوو لەگەڵ خۆ نێسکەی دەفتەرێکی زیاتر لێسەر کرد لە خزمی خۆم پارامەوە چوومە دەرگای مەسوولەکان لە حیزبیەکان تێگەیشتی لە ئەوانی کە بەرپرسی برێ تێگەشتی داوام لە هەمان کرد حتا خزمی خۆمی دەوڵەمەند هەنا پێم گوتن هاوکاریم بکەن مەسئول و کار بەدەستیشن داوە لێکردن یارمەتیەکم دن کاکە کاغەزێکم دێ لۆ مەسئولێکیان گۆم یەکدی ئەناسن ئێستا لە کوردستانی خۆمان توزارەت بە ملەتی ئەکرێت توزارەت بە نەخۆشی ئەکرێت لێپرسینەوە نییە چونکە لۆ ئەگەر لێ پێشینەوە هەبیت ئەمن کە دکتۆر بم ناتوانم غەڵەتی بکەم لەوێن دەرەگرام بوو ویستم بچم لە زێشکە بکڕم نەبووی لە گوتیان دەی بچیوەکەنەوەی چوومەوە ئەوەی وێ لای خۆم بای ئەگەر بای 100,000 بێ لەوێ بە 50,000 کردو عملیاتی قۆڵۆنی لۆکردنی ڕیوەکەی بڕی شکایەتی شم لێ کرد بەو حاڵی هیچی پێوە نەهات خوێندنەوە خۆتاوانێکی لە واسطی داشید جودی هەڵۆکەت لە عیادەی على ئەساس ببینینەوە لێ دەرێ على ئەساس ئێمە یەکەم جار نەچینەکەن دکتۆری ئێستا دەی بچینەوە زۆر نووسینیان وا بۆ چونمە سەیدەلەیت کە نازانی بخوێنەوە عیلاجی ئەو مۆزوعی لاوەیە بە کۆمپیوتەری دەرمانەکان داخل بکرێت لە نرخی دەرمان ڕازینە قوربان و کاتت باش چۆنی زۆر جار هەیە پزیشکە بەڕێزەکان هەڵەیەک دەکەن لە نووسینی دەرمانەکان و نەخۆش دووچاری گەورەترین گیر و گرفت دەکەن قسەت چی لەسەرەوە بابەتە وەکو کەسێک کە لە دەرمەخانە کار دەکەیت بەڵێ وەڵاهی ڕاستی ئەم دەرمان نافرۆشم بەس داخلی کۆمپیوتەری دەکەم یەک دومیش عیلاجی ئەو مۆزوعی لاوەیە بە کۆمپیوتەری دەرمانەکان داخل بکرێت بە کۆمپیوتەری ڕاچێتەکان بنووسێ هەموو ئەوە کتەی دەگەن پس دکتۆرەکان زیاتر لەبەر ئەوەی ئیتفاقیان لەگەر سەیدەلیەکانی خۆیان هەیە یان لەگەر ئەو سەیدەلی کە دەوروبەری لە کوێندەری لەگەڵی ئیتفاقی هەیە لەبەر هەندێ بە زیاتر بە نەقس و زیاد دەنووسن کەلیمەکان لەوەی بەس جەماعەتی خۆیان لێ تێ بکەن هۆکارەکەی ئەوەیە کە تەنها لەو دەرمانخانەی کە دیاری دەکەن لێوێ بیکڕن بەڵێ چکە ئیتفاقیان هەیە و جەدا نزبەی هەیە چی هەیە لەگەڵی بەخۆی دەزانێت تر نانووسرێت چارەسەرەکان ئەو دەرمانانی کە پزیشک دەنووسێت بابە کۆمپیوتەر دەنووسێ زۆر ئاسانتر و زۆریش خۆشترە هەم کەسیش لی تێدەگاتن و دەتوانی ناوعلیمەکەی بنووسی هەنێ ئەو کاتی هەر شەریکەی پێویست بی دەتوانی بداتێ ئەو نەخۆشە و لە زۆر بە ئاسانیش دەرمانەکەت بەدەست دەکەی ئەو کات داعی ناکە زۆر بگەڕێت ئێستا هەر بە قەڵەم دکتۆرە بەڕێزەکە دەینووسێت ینی بۆ نمونە چزی هەتێک دەتوانێت وا بکات کە ئەو چارەسەرانە بە کۆمپیوتەر بنووسێت طبعا دەبێت لە نقابەی لۆیان بێ ئەو قەرارانە نقابەی ئەطباء بەس هەندێک دکتۆر هەیە بە اختیاری خۆی کردیتە ئەوە ینی کردیتە کۆمپیوتەر ئێستا من دکتۆرمانی لای خۆمان حالیان ئەخبار هەیە دەڵێن ئیجباریە بەس تا ئێستا نیان کردی تێ دکتۆرەکان بەس هەندێک دکتۆر هەیە بە اختیاری خۆی دەیکاتێن بەس ینی دکتۆرەکان کەمن جەنابەت وەکو کەسێک کە لە مەسایلی دەرمان و ئەو بابەتانە کار دەکەیت ئایا ئەو پزیشکە بەڕێزانەی کە چارەسەر بۆ نەخۆشەکان دەنووسن بۆ نمونە دەڵێن بڕۆ لە فلانە دەرمانخانە ئەو دەرمانە لەوێ هەیە و لەوێش ئەسلیە ئایا ئەو دەرمانە تەنها لەو دەرمانخانەیە ئەسلیە یاخود دەرمانخانەکانیش بە هەمان شێوە ئەو جۆرە چارەسەرانە هەیە بەڵام ئەوە بابەتەکە پەیوەندی بە هەندێک شتی خۆیانەوە هەیە و تەواو زیاتر ئیتفاقیان هەیە لەگەڵ ئەو سەیدەلیانە ئەگەر نا نفسی دەرمان لە هەموو سەیدەلێکی تریش بەدەست دەکەویتن ینی لەوانەیە لە چەند سەیدەلێک هەرزانتریش بەدەستکەویتن بەڵام زیاتر ئیتفاقی بینی خۆیانە جاچ نزبەی وەردەگری دکتۆرەکە لە کۆتایی مانجێ یان لەبەر هەر سەبەبەچیتن معاشیان هەیە دکتۆرەکان لە هەندێک جیان لێ جەنابەت وەکو کەسێکی مختص بە بابەتەکە ئایا نەخۆش دووچاری حاڵەتی نەفسی نابێتەوە لەو جۆرە بابەتانە ڕەنگە هەمان دەرمان لە شوێنێکی تری هەبێ بە پارەیەکی کەم تریش بەڵام ڕەنگە حالەتێکی نەفسی توش بێت بڵێ تەنها لەو شوێنە دەبی بکڕم لەبەرەوەی ئەگەر لەوێ نەیکڕم پێی چانابم عادیە ڕاستە وڵی ئێستا خەڵکەکە وەکو جاران نییە وعی باشترە لە دوو دەرمانەکەی دەگەڕێ سێرج دەکاتن بزانی ئەو دەرمانم کەویناتی چییە نەوعی چیە و بەخۆشی لە دوو شەریکاتەکان دەگەڕێ بزانی ئەو شەریکات ئایا بڕاندەیان بڕاند نییە
یعنی زیاتر ئێستا نەخۆشەکان بەخۆیان لە دوو دەگەڕێن و لێش دەکۆڵنەوە لە سەعریش دەزانن ئێستا گروپات هەیە لە فەیسبوک لە ڤایبەر دەتوانانی لە دوو سەعرەکەی بگەڕی داتەبەیس هەیە نرخەکانی دەبینیەوە. هاوکاری ئەو جۆرە کەسانە چۆن دەکەن کە بۆ نمونە سەعری دەرمانەکانیان پێگرانە و ناتوانم بیکڕن؟ ڕاستە وڵی ئەم یەک لەو تەریقانەی کە هاوکاریان دەکەین ئەوەیە ئەو مندوبی شەریکاتەکان دێن لەگەڵ دکتۆرەکان قسەیان دەکەنێ سامپڵیان دەدەنێ ئەمە ئەو سامپڵانە ئەو نەخۆشی کە ئیمکانیەتی نییە دەدەینەوە نەخۆشەکان لە جێی ئەوەی مەسەرەن لە سەیدەلی دانێت چکە عاتەم فری سامپلیش لەسەری دەنووسێ دەدەینەوە نەخۆشەکان جەماعەت دەیان دەنەوە. کەم دوا پەیامت بۆ پزیشکە بەڕێزانەی کە دەرمان بۆ نەخۆشەکانیان بەهاڵە دەنووسن. دەرمان ینی تەشخیسەکانیان غەڵەتە؟ واللهی بڵێم سیزیا ئەوە دکتۆر بەخۆی ئیشی خۆی باشتر دەزانیتن نابی لە یەکڕەوە تەمەشای بکەی لەوانێ ئەو کاتە دکتۆر مێشکی لەسەر خۆی نەبیتن یان کێشەکەیان زۆر جانی نەخۆش گرنگتر نییە لەوەی کە ئەو پزیشکە بەڕێزە مێشتی لەسەر خۆی نیە و سەرقاڵە وڵی گرنگترە بەزیدی دەگەڕێتەوە سەر شخصی دکتۆرەکەی خۆی زارایە دکتۆر 50 نەخۆشی بەڕێ کردیا نەخۆشی 50 یەکەمین دێ تو هەر کەسێک بیتن زەختی زۆر لەسەرە کەمتری بکاتەوە ڕەنگە ئیشەکە بە باشتریش بڕوات و نەخۆشیش زۆرترین کات بتوانە لە لای پزیشکەکەدا بنیشێت ئەوەش گرفتێکی ترە ئەو جۆرە پزیشکانەی کە نەخۆشی زۆر وەردەگرن. وڵی دەگەڕێتەوە دیسان دەگەڕێتەوە سەر دکتۆرەکە خۆی بەخۆی چۆن قرار دەدا تەحملی چەند نەخۆشی دەکاتن ئەوە دەوردەبینیتن زیاتر ڕاستی ئەمە معلوماتمان لە سەوشتانە نییە دکتۆرەکان خۆیان قرار دەدەن. هۆکار چییە کە بۆ نمونە دەبینی ساڵانە چەندەها نەخۆش تووشی گەورەترین کێشە و جیرروگرفت دەبێتەوە بەدەست نووسینی دەرمانی بەهاڵا جاری وایە نەخۆشەکە تووشی مردن دەبێت و دەمرێت ئایا هۆکارەکە چیە کە پزیشک بەهاڵە دەرمان دەنووسێت بۆ نەخۆشەکانی یاخود دەرمانی ئەکسپایر دەنووسێت بە خودای جەگەر هەر دەگەڕێتەوە سەر ویزدانێک ئیسان ویزدانی نەبوو دینی نەبوو ئیمانی ویژدانیان نەبوونی ڕقابەتی تۆن ڕقا دەبێ حکومەت ڕقابی لەسەر ئەو دکتۆران بنازانم لەسەر دکتۆران چ ڕقابینی حکومەتی حکومەت ینی دکتۆر دێمچی عن حیساب کە بخۆیان حکومەتن ێرەگەی ئارێ وەڵڵا ینی ڕقابەشی وان نییە بەڕاستی ئەدۆ نازانم خەتای ئێستا ئەو کوڕی جەنابەت کە دەستی شکاوە لە خستخانی حکومی چارەسەری بۆ ناکرێت بەخۆی لە خستخانی حکومی لۆ کرایە باشە دی بۆ هاتیەوە ئێستا ناوزانم ئەوە گوتیان وەرەوە عیادەی لە عیادەی على ئەساس ببینین ئەوە لێ دەرێ على ئەساس ئێمە یەکەم جار نەچینەکەن دکتۆری ئێستا دەی بچینەوەکنی پێویست دەکاتن کە بێەوە دکتۆر بۆ لە خستەخانە حکومیەکە بۆ نمونە ئەگەر پێویست بکالی بکەوە گەچەکە بشتێنی لەوێ بیکەی باشتر نیە ینی بۆ تۆ باشتر نییە مەلە من باشترە بەس ئێستا دەی بچی عیادی هەر 20,000 25,000ەکەیە ئەگەر ناهانی ئەو دکتۆرەیە لە ئیستشاری لۆ نایر برێ کاکەوە لە ئیستشاری سەردانم بکە لۆ دەرێ وەرە عیادەی هەلو پارەکەیە هەموو ڕۆژێ بستنە ئیستیشاری هەموو نەخۆشەکان بازاریان نامینێ ئەوانە آخر ناوڵە بازاریان نامینێ بەس حکوومەتیش دەبێ عنی ڕقابیان بکات دەبێ معقول نییە کابراش فەقیر مەسەلەن کابرا لە خۆی بچی مشکلە نییە بەس ئەم بە مەزبوری ئێستا هاتمەکنی مەزبوریە کاکە ینی دەرێت وڵای سەردانم بکەوە هەیە کوێر بووە هەیە تووشی کۆمەڵێک گرفت بۆ بۆی ئەو کارەوە ئەو منداڵە چەند جار هەولیدا لۆ خۆ کوشتنی خۆی تیوا هەیە بەڕاستی پارەی فاسێکی پێ نییە تۆ ڕێچوار پێشفاسی پێەکەی بەڕاستیوە غەدرە و گوناحش ئەگە کابرا لە خۆی بچی مشکلە نییە بەس ئەم بە مەزبوری ئێستا هاتمەکنی کێ هۆکاری فەقیر گات بۆ کەس هۆکاری فەقیر گات ئەمە ئەو سامپڵانە ئەو نەخۆشی کە ئیمکانیەتی نییە دەدەینەوە نەخۆشەکان باشی سەحەت کووە لەسەر نووسینی دەرمان بەهاڵە لای پزیشکە بەڕێزەکان و چ قسەیەکت هەیە وڵی ئەگە بکرێ دکتۆرەکان وابزەم لە وزارەتی تەندروستی و بڕیارێک دەرچووە تایبەت بە پسولەی بەڵێ بە کۆمپیوتەر بینوسنەوە شتێکی زۆر چاکە من کاتی خۆی سەدانی دکتۆرم کردووە دکتۆرەکان زۆر نووسینیان وا بووە چوومە سەیدەلێیت کە نەیانزانی بخوێنەوە ئەوە زۆر کێشە و بۆ نەخۆشەکان کە داهاتن ئەو دکتۆرە تایبەت سەیدەلێکی دیاری دەکردسی دەرمانەکە لێ بکڕی بەڵام ئێستا خۆشبەختانە باشترە ینی خۆم ئەمڕۆ سەردانی کە دکتۆرم کرد پسولەکی دامێ تایبەت بە سەیدەلێک نەبوو بە سەیدەلێک بیخوێنێتەوە تایبەت بە چەند سەیدەلەیەک بوو دەتوان بخوێنەوە دەستی نووسی بووی بمبورەکە تۆزێک بە کۆمپیوتەر بەڵێ باشە نەخۆش ڕەنگە هەمان ئەو داواکاریان هەبێت کە ڕاچێتی دەرمانەکانیان بە کۆمپیوتەر بنووسرێت بەڵام لە حاڵی ئێستادا دەبینین بەشێکی زۆر لە دکتۆرەکان بە قەلەم دەینووسن و قەلەمەش ڕەنگە بۆ نمونە کۆدی دیاریکراوی تێدا بێ وەکو دەرمانخانەیەکی بەڕێز قسەی کردوتی
ئەو کۆدەی کە لەو دەرمانان دەردەنووسێت تایبەتە بەو دەرمانخانانەی کە پزیشکەکان دیاری دەکەن. بڵێ خۆ دەگەڕێتەوە سەر لژنەکانی تەندروستی دەتوان زیاتر سەردانی بکەن و ئابزانام سەیدەلیەی ئێرە دیارە چەند سەردێلیەکن ژمارە هەندە زۆری نەتوان سەردانی بکەن بەڕاستی دەتوان ئەگە حەزیان لێبی دەتوان بێ سەردان بکەن بتوانن سەیدەلیەکان و دکتۆرەکان چاودێریش تاوی بکەم زان ڕاستەکە بە کۆمپیوتەر نووسراوە یان نە ئەگە بە کۆمپیوتەر بیەوە تەبعاً شتێکی زۆر باشترە. بۆ لە شقامی پزیشکانی ئێستا وڵی نەخۆشمانەیە بەلای شەکەتان چیتی؟ وڵایی کەمە مێشکی وازام دوو پەڵە لەسەرێتی وەکو فاز کراوەڵێ پەڵی لێە منش هاوردمەرەیەم مستەشفە ئەم دکتۆرە بۆی چارەسەری بکەین. ئەو فەحسانەی کە بۆ نەخۆشەکەتانیان کردووە هەموو فەحسەکان بەڕێک و پێچی بۆی کراوە؟ وڵا بەڕێکوپێکی کراوە بە چییە گرانە گران خەڵک دەستی کورتە خەڵکی کەسابەت نییە خۆ چاکەزانی نە کەسابەت هەیە نە کابراوتی ئیشوکار هەیە گشتی وەستاوە دکتۆریش زیادە سەرەکەی سارەکەی زیاد. نەخۆشی وا هەیە گلەیەوە دەکا کە دەڵێ ڕەنگە پێویستم بە یەک جۆرە پشکنین هەبێت بەڵام چەندەها پشکنینم بۆ دەنووسرێت لە کۆتاییدا هەر یەک پشکنینە کە دیاری دەکات کە نەخۆشیەکەی من چییە؟ خۆی بەنسبەتەوە دکتۆر چاکشاکێزانە چەند فاسی دەوێت هەیە زیاد فاسەکە مەسەر ێژە فاسی خوێنم بۆکە فازی زەختم بۆکە فاسی چاوریم بۆ بکە ئەم شتاناگایتر نازام هۆکەی ئەوەیە کە زیاتری دەستکەوێ زیاتری دەستکەوێت نازانم مەگە خۆیان ئەوە بزانن بەسین وا هەیە بەڕاستی پارەی فازێکی بینیە تۆڕە چوار پێش فاسی پێەکەی بەڕاستی وە غەدرە و گوناحشە. هەمومان دەزانین غەدرە و گوناحیشە بەڵام مایە دکتۆرە بەڕێزەکان ڕەچاوی ئەو جۆرە حاڵەتانە ناکەن؟ وڵا هیانە ئەیکەن با پیا واقعی قسە بکە هیانە ئەیکەن هیانشە بیر لەوە ناکەن و ئەڵێ با ئەبێ زیاتر فازکەم بۆ زیاتر شتم بۆ ڕوون بێتەوە. بەڕێزت ئەو نەخۆشیەکە ئێستا لەگەڵت هاتووە بۆ لای دکتۆر تا چەند مرتاحن لەگەڵ ئەو دکتۆرەی کە پشکنینەکانتان بۆ دەکات ئایا ئەو دکتۆرە بەڕێزە ڕەچاوی باری دارایی نەخۆشەکە و باری دەرونی نەخۆشەکە دەکات؟ وڵایی بەنسبەتەوە من ئەبێ پێی بڵێ یانی کەم دەرامەت بێ یا مەسەرەن نەی بێ مساعدەی بکە ئیتر نازانم ئەوە ئەکەوێتە ئەستۆی خۆیەوە ئەو دەرمانانەی کە بۆ نەخۆشەکەتان دەنووسرێت بۆ نمونە ئەگەر سعرێکی گرانی هەبێت دەتوانن بۆی بکڕن؟ وڵا ئەگەر گران بێت ئەگەر کابرا بۆ نمونە من ئەگەر لەبارم بێت مەسەرەن هەم بێت و دەستم بچێ چەنە گەرا بێتەوە مەجبوری بکڕی لەبەرەوەی لەبەر خاتری نەخۆشەکەی خۆت ئەبێ بیکڕی بەس ئەگەر نەبێت ئەبێ کابراوتی مەسەرەن دوو پارچەت بنووسی بە پارچێکی بسەنی بکڕی لەبەرەوەی تۆ دەرامەتت نییە ئیمکانێتت نییە بیکڕی ناتوانانی بەو شێوەیە. کوالیتی دەرمانەکان وەکو پێویستە یعنی هەمووی بۆ نمونە کوالیتی باشی هەیە نەخۆش بە بەکارهێنانیان ئەو نەخۆشیەکە هەیەی پێ چارەسەر دەکەێت؟ وڵایسە بەنسبەت دەرمانەوە دەرمان هەیە باشە هەیە خراپە ئیدر کابرا سێ وەزعی دەکا زەلامەیە بۆ نمە پارەی پێنێڕات دەرمانێکە سەنێ نسبەیە باش بێ هەیە باشترە و گرانتریشە. ئەوە دەبی لەژنێکی تایبەت دەحریم بەدەدا چوونە بگەن چونکی خەڵک ئەو چەگەلێکی زۆربی بێ ڕۆژی برادێکی من ناوی مەتین هەرگی هونەرمەندە لێرە هەولێر دەرزی خەڵەت بودانە بۆڕێ تەندروستی گەلە تێکشو بەس نوکە باشە الحەمدڵ چی بیا وەکی بژن ئەوانەی بەس دەبی لەژنەکە تایبەت وڵات دیدا بچی چونکی هەوڵاتی گوناح هەموو فەقیرن کەسی پێچ نابشی دەخۆی تایبەت هەموو نوکە تێنە خەستەخانە ئەهلی چونکی بچێک وەزعی خەڵکی باش نیە تۆ خۆزانە. باشە هۆکاری ئەوە مهڵە زۆرە چییە؟ ینی بۆ مهڵە زۆرە دووبارە دەبێتەوە ینی ساڵی وا هەیە چەندەها کەس دەبێتە قوربانی هەڵە نووسینی بۆ نمونە دەرمان یاخود بەکارهێنانی دەرمانی هەڵە خودی جیاوازان سەچت کەویت ئەوە مەسەن بژیت هەی واسە دەرچیت مەسەرەن خوێندنە خۆ تاوانێکی لە واسە دەرچیت جۆدە هەڵۆکە بەستەوەیە پزیشکەکە بەواستە بووە بە پزیشک هەموونا ئەوەی کە هەڵە دەکات ئەوەی کە هەڵە دەکات بەێ بەشێکی هەی بەشێکی نەکە هەموونا بەسەوەی خۆ دەبی لەژنەکە تایبەتی دیدا بشی مەسەرەن شاداتە و قووەتاتە ئەگەر تو بێتەوە بەس تو واسە دەرسێت توی چی نازانە مەجبوری دەخەڵ لێژنەیە نییە بەڕای جەنابەت بە خۆدای جا نزم دەبی لەژنە هەبی چۆن مە حکومەتەکە هەیش ئەو برادەرەی بەڕێستان بە دەرزی بە هەڵەت دووچاری چی بووە چی بەسەراتوە؟ وڵی بۆری تەندروستی گەلە تێکچوو سێ چهار ڕۆژە خەستی دابی دیاتە بچێک وەکی بژن باش ویان نوکە بەس باشە الحەمدڵ سەلامەتە. لە ئەو دکتۆرە بەڕێزەی کە بە هەڵە دەرزیەکەی لێداوە قسەی چییە ینی چ دەڵێ؟ خودی ئێجا من معلومات نینە ڕاستی من معلومات باشە ئێستا لە شقامی پزیشکانی ڕەنگە بۆ لای پزیشکاتبی مەخێزانە خۆی خۆشە دەی هیوای سەلامەتی بۆ دەخوازیین بەشێک لە پزیشکەکان کاتێک کە دەرمان بۆ نەخۆشەکانیان دەنووسن دەرمانخانەیەک تهدید دەکەن
پێی دەڵێن لەو دەرمانخانەیە ئەو جۆرە دەرمانە هەیە و لەوێش کوالێتی زۆر باشە تەنها لەو دەرمانخانەیە ئەو دەرمانە هەیە یاخود لە دەرمانخانەکانی تریش هەیە بەڵام شتێک لەو بابەتەدا هەیە جوابە سە دکتۆر و میتە بزیشکە ڕەنگە تاسیق گەلێک هەبی نەگوڵ و دەرمانخۆنەوە هەموو دەرمانێت هەیە بەێوە جەنابەت لەسەر نرخی دەرمان قسەت چی ئایا نرخی دەرمان نرخی دەرمان ینی بەپێی خواستی ئەو کەسەیە کە پێویستی پێێتی وڵی گرانە هەندێک ها پێچی ناوی بکڕن ئەوانەی کە پێیان ناکڕێت چی دەکەن وڵا چی دەکە مساعدی لێ ناکرد ناکڕیت چیت قەراکەت و دی چی کردی ما باشەگەر نەشی توانی قەردیشکا بۆ نمونە نەخۆشێک لەلایەن پزیشکی بەڕێزەوە دەرمان و چارەسەری بۆ دەنووسرێت دەبێ بشی کڕێت و بەکاری بێنێت و ئەگەر نەتوانێت بیکڕێت ئایا دکتۆرە بەڕێزەکان یاخود خاوەنی ئەو دەرمانخانانەی کە دەرمانەکانیان هەرزانە ئامادەنین هاوکاری و زۆرە نەخۆشانە وڵا زەحمەتە هاوکاری لێ بکرێت چی دەنگێت و ڕاست دەهێت مەجبورە بکرد عیلاج تو میندەوە جا هەتا خۆی سەلامەتی بۆ ڕێکردنەوە کۆ پێی نەکڕێ بە تەمای خوای لێ دادەنیش کی هاوکاری فەقیر کرد بڕۆ کەس هاوکاری فەقیر کرد بەڵام ڕەنگە نەخۆش زۆر گرنگتر بێ لە هەندە بابەتی تر ڕەنگە جاری وا هەیە دەرمان لە نان پێویسترە گرنگترە بۆ نەخۆش چوون بە نەخۆش بە بێ دەرمان چارەسەر دەبێت نەخۆش بێ دەرمان چارەسەر دەبیت ینی نەخۆشی وا هەیە دەڵێ بانانم نەبێت بەڵام ئەو دەرمانم زۆر پێویستە بەڵام پێی ناکرێت دەرمانخانە بەڕێزەکان و پزیشکانەی کە دەرمانەکان بۆ نەخۆشەکانیان دەنووسن تا چەند ڕەچاوی ئەو جۆرە نەخۆشانە دەکەن کە باری داراییان خراپ وڵا هەندێک هەیە هەندێک مساعدە دەگەن ڕاستی خۆشە بەس هەموو ژینە ناوەڵ هەندێک هەیە مشکلە خۆ دەدوێشتە تادوێت بینە پۆرە دەنەمە ژینۆ دەنەدا دەمێت لە جەنابەت بپرسم ڕات چیە لەسەر نووسینی دەرمان بەهاڵە لای پزیشکە بەڕێزەکانەوە بۆ نەخۆشەکانیان وەکو ئەو بەڕێزە باسی کردوتی برادێکی خۆمان بەلێدانی دەرزێک بەهەڵە دووچاری گەورەترین گیر و گرفت وڵا مادە چی بێ مادە چی بێژە دەختورە چی بێشتە دەبی لە ژنەکە تایبەت هەبی ئەو بیدا مرۆڤ شت نەخۆش ئەگەر دووچاری ئەو حاڵەتانە ببێتەوە مافیەوەی نییە کە سکاڵە تۆمار بکات بەێ وەڵەوە تۆ مۆفی بەس کۆنێ و ئەو تشتێکی دی مۆفی بکات فەقیر چی پێ ناکرێت ینی بۆ ینی ئەگەر سکاڵە تۆمار بکات بۆ فەقیری نانووسن ناوەڵا فەقیر ناتوانانی سکاڵاش تۆمار بکات وەڵا سکۆلە فەقیرە تمۆژی بکە دەهۆیتە تەنەکەی خەلۆس ینی ئەگەر سکاڵا تۆمار بکات لەسەرەوەی کە دەرمانێکی بەهاڵە بۆ نووسرا و دووچاری گرفتی کردووە سکاڵاکە ئیشی لەسەر ناکرێت وڵی جاوسە بەرەبەری مەسەن زۆبت مینیتەوە های بۆ کری بەس خودی بۆ فەقیر زەحمەت بە دکتۆرە بەڕێزەکان دەگوترێت فریشتەی میهرەبانی بەڵام بەشێک لە نەخۆشەکان لە ئێستادا قسانەوەیە کە دەڵێن گوناحە بە هەموو پزیشکێک بگوترێت فریشتەی میهرەبانی خۆشەویستان لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە لە شەقامی پزیشکان لە هاوڵاتیان و ئەو کەسانەی کە پێویستیان بە پزیشکە پرسیمان قسەتان چێ لەسەرەوەی کە بەشێک لە دکتۆرەکان دەرمانی بەهەڵە بۆ نەخۆشەکانیان دەنووسن و بە هەمان شێوە پرسیاریشمان لەسەرەوە کرد ئایا لە نرخی دەرمان ڕازی بەشێک لە هاوڵاتیان وتیان جاری وا هەیە یەک هەڵەی بچووکی پزیشکە بەڕێزەکان مرۆڤ دووچاری مردن دەکاتەوە و جاری واش هەیە نەخۆش پێویستی بە چارەسەر هەیە بەڵام لەبەر گرانی دەرمان شەو تا بەیانی لە ماڵەکەی دادەنیشێت و داوا لەخوا دەکات کە چارەسەری بکات ئەم نەزوەری براهیمم هیوادارم ڕۆژێک بێنەوە شەقامە چۆڵ بێت و کەس پێویستی بەوە نەبێت کە سەردانی پزیشک بکات هیوای ساغ و سەلامەتیتان بۆ دەخوازم هەمیشە تەندروست باش بن خواتان لەگەڵ